بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان سلام و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لێبێت. واجارێتتر لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. ئومێدوارم مەڵقەیەم شەومان جێگەی ڕەزامەندی خی گەورە و سوودی ئێوەی بەڕێز و خۆشەویست و بەختەوەربوونی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. ئەڵقەیەم شەومان ئازیزانم دەربارەی بەختەوەریە. ئێمە چۆن بەختەوەر بین؟ بۆچی بەختەوەر نین؟ چەند نیعمەتی گەورەمان هەیە لەم ژیانەیە و بەڵام هێشتا بە کەم ێزانین. بۆچی ڕازی نین؟ ئایا ڕەزامەندی خوای گەورە لە چیایە؟ ئایا ئەو نیعمەتانە چین کە ئێمە هەمانە و خەڵکی نیەتی؟ چۆن بگەینە ئەو قەناعەتەی کە خوای گەورە بە بەختەوەر دروستی کردوین؟ فەرموون وەڵقەی ئەم جارەمان. یا ڕەبی، چۆن ڕەحمەت نازڵ نابێت لە کاتێکا بەندە ڕاستەکانت لە تووڕەیی و گوێگرتن و توێژ و سیرکردنا ئاگداریەون، چۆن بەو جۆرە بکەن کە تۆ دەتەوێت و ئەدەبی خزمەتی تۆ نەبەزێنن. کەم دەخۆن، کەم دەخەون، کەم دەدوێن، هەتا بازاڕی غەفڵەتیان جەم نەبێت، تا مەزرۆی دەنگی باران، گریانی مناڵ، کەڵە شێری بەیانیان، زەنگۆڵەی کاژیڵەی ون بووینی وەشەون، هەرچێکێک لەم بەندانە بێستانێکی پڕمیون بۆ شەو ڕۆژەکانی عەبدایەتیان. بەندە ڕاستەکانت دروشم و هاتو هاوار و قاڵەی ڕۆژگار سەرخۆشیان ناکات. نەماماسا گوێیان لە نرکە و ناڵەی هەور نییە، هەتا هەور نەگری و شین و شەپۆڕی نەبێت ئامێزی بۆ ناگرنەوە و باوەڕی پێناکەن. دڵۆپەی باران و ئاویش لە تاو ئەمرێک کە پێی کراوە و بۆی هاتووە ناپرسێت ئەوەی ئاویە دەم سێوە یا خود دڕکە یا خوددار خورما و گوێزە. باران جامۆڵکەی پێنیە هەتا بەشی خۆی بەرێتەوە. زۆر حەیف، ئێمە زۆر درەنگ فامێک کە فام بێت وەریەگرین و زۆر بەمان ئەزمون و ژیری فریامان ناکەوێت و دەمرین و جەوهەری بەندایەتی وەک پێویست ناناسین. کە دڵ نەرم و چاو فرمێسکاویە بێت، ڕاستی و گەشی تێئاڵاوە و کاتی نازڵبوونی ڕەحمەتی خوایە و دوعاکانت ڕاگیر مەکە. یا ڕەب، لێمان خۆش بە. تعریفی بەختەوەری ئەگەر بکەین ئەڵێن دەستکەوتنی زۆرترین بەش لە چێژ و خۆشی و کەمترین ئازار بچێژیت. چونکە ئەفلاتون باس لەوە کە کرد ژیانێکی شایستە، ژیانێکی ئەخلاقیانە بەڕێ بکەیت، هەرچەندە یعنی ئازاریش لەو ڕێیا تووشت بێ، هەرچەنە ئازارە پێ بکە. بەلای ئەفلاتونەوە چێژ ئەوەندە گرنگ نییە، ئەوەنەی ژیانێکی شایستە و فەزیلە گرنگە لێرەیە. لای ئەرسطۆ ژیانێکی شایستە بریتێرچی بریتێر لە نێوەندێک لە نێوان دوو خراپەیە. نمونەیەکمان بۆ هێنێتەوە، با نمونەکە وەربگرین. چەند نمونەیەک هێنەوە تا ئەو تعریفەی کە ئەرسطۆیکە لی تێبگەین. ئەڵێ بۆ نمونە فەزیلە یاخود شایستەیی بریتێ لە چی؟ بریتێ لە کەرەم و دەست و دڵجوانیەک لە نێوان چیرۆکێکی زیادەڕەوی کە ئینسان پیادەیەکات، لە بینی ئیسراف و لە بینی ڕژدی و ڕەزیلیا. ئازایەتی چی؟ ئازایەتی لە نێوان ترسنۆکی و لە نێوان شپرزەیی و هەڵەشەییایە. گەردنکەچی چییە؟ بریتێ لە نێوان کەسێک کە ملشۆڕ و زەلیل و ڕیسوا بێت لەگەڵ کەسێک کە تەکەبوری هەبێ. ئەو شتێک کە جوانە بریتێ لە گەردنکەچی. لە ئیسلامە بۆ ئەم جێگەیە زیاتر بریتی ئەو شتێک کە بەکارهێنرێت ناوی پیرۆزی ئەسسەلام بەکارهێنرێت. نەک یعنی ئێمە زۆر لە ئیسلامە بەختەوەری زۆر بەکار نەهات و ئەوەندەی ناوی مبارەکی ئەسسەلام بەکارهێنرێت. بۆ نمونە ئێمە لە ئەتەحیاتە کە نوێژەکەین ئەتەحیات لله السلام عليك أيها النبي ورحمة الله وبركاته، ناڵین السلام عليك یاخود ناڵین السعادة عليك أيها النبي، أڵین السلام عليك أيها النبي. لە ئیسلامە ئەبێت بگەینە ئاشتی دەرونی، یعنی ئیسلام ئیمان ئیش لەسەرەوەکە کە ئاشتیەکی دەرونی بۆ ئێمە دروست بێ. طبعاً مرۆڤ لە نێوان سێشتایە خۆشەویستان، لە نێوان نەفسایە، لەگەڵ عەقڵە، لەگەڵ جەستە پێکاتوە، لەم سێشتە پێکاتوە. لە سا 75 دانیشتوانی جیهان سێشتی سەرەکیان نییە کە زۆر بەمان هەمانە خۆشەویستان. خانوو لەگەڵ جلوبەرگ لەگەڵ خواردن بە بەردەوامی ئەم سیانەیان نییە بە بەردەوامی هەیان بێت. یا یەکیشیان هەیە دوانیان نییە، دوانیان هەیە یەکیشیان نییە.
لە 1970 خەڵک ئاوا ئەژی. ئێستا کە من و تۆ چەند بەختەوەری نەبێت زۆر بەختەوەر بین کاتێکە ئەبینین ژیانمان یعنی لە خواردن لە جلوبەرگ لە سەقف و خانوویە کە تیا ئەژین یعنی بە ڕێک و پێژی تیا ئەژین کەواتە لە 1970 خەڵک ئەمەی نییە کە من و تۆ هەمانە ئەی بۆ بەختەوەر نین. ماڵ و سامان خۆشەویستان سە بۆ نمونە کە ئەوەی کە ماڵ و سامانێکی هەبێ لە بانک قادای نابێ یاخود لە ماڵەوە پارەیەکی هەڵگیراوی هەبێ ماڭانەیەکی هەبێ کە بەشێکی لێ هەڵبگرێت لە 180 خەڵک ئابەم جۆرەیە لە هەموو جیهانە لە 92 نیەتی بەو جۆرەکە هەڵی بگرێت یعنی پارەیەکی نییە ئللا ئەوە یەکسەرە خوات 1 ملیۆن ئینسان هەیە ئێستا لەسەر ئەرزا کە نەخۆشە هەفتەیەک ژیانی ماوە لەسەر ئەرزا 1 هەفتە بە تەمای ژیان ماوە ئەی خۆ ئێمە لەوە بەو جۆرە نین کەواتە چەندێ ئەبێ بەختەوەر بین چەندەها کەس 500 ملیۆن ئینسان لە ناو جنگەکانە ئاژین لەم سەر ئەرزەی کە ئێمەتی ئاژین لە زیندانەکانە ئاژین لە تەعزیب و لە ناڕەحەتیە لە ئاوارەیە چەند کەس ئاوارەیە 500 ملیۆن ئینسان بەم جۆرە ژیانە بەنە سەر بەڵام ئێمە سیرکن ئەوەشمان نییە کەواتە چەند ئەبێ بەختەوەر بین چەند ئەبێت لە سەلامێکی دەرونی و هێمنێکی دەرونیا بژین 3 ملیار ئینسان ئازیزانم 3 ملیار ئینسان ناتوانێت سوژدە بۆ خوای گەورە ببەرێ لە مزگەوتێکی وەکو مزگەوتە مبارەکە جوانەیە یا لەسەر بەرماڵ لە ماڵەوە ناتوانێت 3 ملیار ئینسان ئیمانی بەخوانیە تا سوژدەی بۆ بەرێ کەواتە ئێمە چەند بەختەوەرین کاتێ سوژدە بۆ خوای گەورە بین لە چ نیعمەتێکی گەورەین کە گەورەترین نیعمەتمان هەیە بریتە لە نیعمەتی ئیمان طبعا فەیلسوفەکان فەلسەفە زۆر لێدەن یعنی زیاتر ئیشیان فەلسەفەیە فەیلسوفەکان اختلافیان لە هەموو شتێکە هەیە لەگەڵ یەکترا ئازیزانم لەسەر شتێک ڕێ نەکەوتون بەڵام لەسەر پلەپایی بەختەوەری ڕێکەوتون هەموویان ئەڵێن سەعادەت بەختەوەری بریتێ لە چی ئەعلا یان بەرزترین پلەی بەختەوەری بریتێ لەوەی کە ببەخشیت نەک وەربگریت یعنی بەخشین لای هەموو فەیلسوفەکان لای هەموو فەیلسوفەکانی سەر ئەرز کە وەکو ئەڵێن لەسەر تەنانەت لەسەر خوای گەورەش لەسەر نازینی خوش یەکدەنگ نین زۆرێکیان هەیە ملحدن زۆرێکیان هەیە لا ئەدرین زۆرێکیان هەیە ئیمانیان هەیە بەڵام هەمویان متفقن هەمویان یەکڕان لەسەرەوەی کە بەختەوەری بریتێ لەوەی کە ببەخشی یعنی چەند خۆشە ئینسان شتێک ببەخشێ بەخسێ کەسێک چەند خۆشە تۆ خزمەتی شتێک بکەی خزمەتی گیاندارە خزمەتی ئینسانێ خزمەتی ڕێگەیە خزمەتی بەردوودارە خزمەتی درەختێ بکەی ئەڵێن سەعادەت لەوا دەسەکەوێت دەیخۆی ئیسلامی شەر بەم جۆرە ئافەرمێت لەبەرەوە ژیانی ئێمە بریتیە لەو سنعەتەی کە فیکرەکانمان دروستیەکات بیرکردنەوەکانمان دروستیەکات ئەو قەراراتانەی کە ئێمە ئەین ئەوە سەعادەت و بەختەوەریمان بۆ هێنێتە دی ڕێگاکانی بەخشین و خزمەتکردن ڕەنگە ئەو دڵۆپە ئاوەی لە ڕێگەی تۆ باڵندێک دەیخواتەوە ستایش و سوپاسێکی خوابکە کە هەرگیز ئێمە لەو جۆرانەمان پێی پێنەبردبێت چەندە بەختەوەریە لە ڕێگاکانی خۆشەویستی بووندا لە نەبوون دەرباز ببین و ئاشنای حەقیقەت ببین دەواازەکانی خێر و چاکە هەمیشە کراوەیە و دەرگاوانێک نی ڕێگری بکات تەنها هیممەت و نیەت و لێبڕانی دەوێت باخچەکانی وڵات کێ و دەشت و ساراکان هەمووی باڵندەی لێ و چاوەڕوانی دڵۆپە ئاوێکی ئەمن لە بەرزاییەکانی دەوروبەری شارەکان لە سلێمانی و هەموو شارەکانی کوردستان لە هەموو لادێ و لە هەموو تەپۆڵکە و چیایەکی ئەم کوردستانە هەموو شەوان و ئێوارانێک باڵندە و گیاندەوری شێوی و تینووی ئەو چیایە چاوەڕوانی پۆلێک لە خێرۆمەندانەکەن لە تینوێتی ڕزگاریان بکەن کێنەوانەی ئەوەندە خێرۆمەندن وەک فریشتە ئاسا دڵۆپە ئاوەکان بۆ چۆلەکەکان دەبن. ڕێکخراوی شەماڵی کوردستان هەڵمەتی دڵۆپە ئاومان ڕاگەاندووە بۆ مانەوە لە ناونەچوونی باڵندەکان و زۆر دڵخۆشین بەم کارێکە ئەنجامی ئەدەین. ئەوەی لە خوێندنە دەرناچێت خۆی قەرارەیە کە دەرنەچێت ئەوەی کە لە خوێندنە دەرەچێت خۆی قەرارەیە کەوا دەربچێت کەواتە بەدەست خۆمانە ئازارم خۆشەویستان
هەتا مەئیوسی ڕوومان تێنەکا فەشەل ڕوومان تێناکا شکست ناخۆین. ئێمە ئەمانەوێت لەم ئەڵقەی ئەم شەوە کە زۆر تایبەتە دەربارەی بەختەوەری قسەیەکی زۆر گرنگ بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست بکەین. چەند نمونەیەکی جوانتان پێشکەش بکەین تا دڵتان خۆش بکەین. سەعادەت ئازانم گەشتە، یعنی لە محەطەیەکە سەعادەت ناوەسێ، یعنی بە بەردەوامی حتا تۆ ئەگەیتە بەختەوەری لەو ڕێگەی بەختەوەریشە هەر بەختەوەری تووشەبێ. یعنی چەندێک ماندوو ببی، چەندێک هیلاک ببی، چەندێک ماندوو ببی لە خزمەتکردنی خەڵکە، ئللا تۆ هەر بەختەوەری لە ڕێگەی خزمەتەکەیشە با ماندووش بی. حەزرەتی عایشە بە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێکی ئەفەرمی یا ڕەسوول الله تۆ زۆر ماندووی بەدەست شەو نوێژەوە. شەو نوێژیەک لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قاچەکانی ئاوسا یا ڕەسوول الله ئایا تۆ خۆی گەورە لێت خۆش نەبووە ئیتر بۆ نەخۆن خۆت ماندووەکەی؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا، ئەی نەبم بە کەسێکی شوکرانە بژێر. یعنی ئازانم چەندێ هیلاک ببی لە ڕێی عەبدایەتی و بەندایەتیە، ئللا تۆ چێژێکی گەورە و بەختەوەریەکی گەورە و سەلام و هێمنیەکی گەورە ڕوو لە دڵ دەکات. وەکوتمان ئێمە لە ئیسلامە کەمتر وشەی بەختەوەری بەکار هاتووە، زیاتر ئەو وشەیە بەکارەهێنرێت کە بریتێ لە سەلام و هێمنی دەرونی. ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەیرکن کاتێککە بانگیە فەرموو بیلال، ئەی فەرموو ئەگەر بێتاقەت وای ئەی بیلال ناچی بانگ بڵێ ئەریحنا یا بیلال، بەو بانگە با دڵمان ئیسراحەت بکە، با ڕۆحمان ئاسوودە بێ. لەبەرەوە هەموو عیبادەتەکان هەموو زیکرەکان بریتیە لە ئیسراحەتێکی ڕۆحی عەجایب، بریتیە لەو سەعادەت و بەختەوەری کە بەشەر بۆ یەگەڕێ خۆشەویستان، بەشەر تێ بیدۆزینەوە. سەیرە ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بەیانیان و ئێواران ئێمە ڕۆژی جاری سێ جار ئەم سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بڵێین اللهم إني أعوذ بك من الهم والحزن. خوایە پەناگرم بە تۆ لە خەم و لە خەفەت. هەم یا حەزن بۆ ڕابردووە، خوایە پەناگرم بە تۆ لەوەی کە خەفەت بخۆم بۆ شتێکە لە دەستم دەرچووە لە ڕابردووە، لەگەڵ هەم لە داهاتووشە هەم و خەممی موسیبەتێ ڕووم تێنەکات، ڕزقم کەم ببێت ئەمانە ڕووم تێنەکات. خوایە پەناگرم بەوەی کە خەم بە ڕابردوو بە داهاتووە بخۆم بە هیچیانەوە. کاتە تۆ پەناگری بەخوا لە هەردووکیان. لكي لا تيأسوا على ما فاتكم، خەم بە ڕابردوو مەخۆن، ولا تحزنوا بما آتاكم، خەمیش بەوە مەخۆن کە سبەینێ چی بکەم، ئەی باشە ڕزق و ڕۆزەکەم چۆن بێ، ئەی چۆن لە داهاتوە چی بکەم، ئەم وڵاتە بەرەو کێ ڕۆ، خەم بەوە مەخۆ، پلانت هەبێ بەس خەمی پێ مەخۆ. لەبەرەوە خۆشەویستان لە بەشی دووەمی فەرمودەکەیە فەرمێ وأعوذ بك من العجز والكسل، خوایە پەناگرم بە تۆ لە چی؟ لە دووشت. کەسەل تەمەڵی ئازانم کە بە ئیرادەی خۆم بەویستی خۆم من تەمەڵم، ناچم بۆ ئیش ناکەم، کاسبی ناکەم، ناچم وەزیفەیە ببینم، ناچم تیجارەتی بکەم. ئەمە کەسەل بەدەستی خۆت بە ئیرادەی خۆت تووشی تەمەڵیەکەی. بەڵام عیجز بە غەیری ئیرادەی خۆتە. پێغەمبەر فەرمێ دوعا بکەن بپارێنەوە بڵێن خوایە پەناگرم بە تۆ لەوەی کە تووشی هیچیان نەبم، نە بە ئیرادەی خۆم و نە بە غەیری ئیرادەی خۆم. ئەم دوانە گەورەترین هۆکاری خەم و پەژارەیە کە ئینسان عاجز بێ. تۆ جاری وایە کەسێکە لەسەر جێگا 10 ساڵ 5 ساڵ مێنێتەوە ناتوانێت ئیش و کار و کاسبی بکە، ناتوانێت بچێتە دەرەوە، ناتوانێت بەدڵی خۆی ئیسراحەتی بکە. بەڵام ئەمە بەدەستی خۆت نیە. خوایە پەناگرم بۆی تۆ نەخۆشیێکی ئاوام توش دەکەی، و هەروەها پەناشەگرم بەوەی کە خۆم تەمەڵ بم و متەوەزەل بم. و هەروەها ئەفەرمێ وأعوذ بك من الجبن والبخل، خوایە پەناگرم بە تۆ لەوەی کە جەبان و ترسنۆک بم. طبعا یعنی خوایە ئازام بکە، نەفسیتێکی ئازا و بە قوتم پێ ببەخشە، و بەخیل بم، چروک بم، دەستم نوقاو بێت و هیچ خێر و خێرات و حتا بۆ مناڵەکانی خۆم ئیسفادە لە پارەکەم نەکەن، نەک خەڵکی تر. پەنا بەم دوانە شەگرم کە ئەمەش بەڕاستی لەسەر ماڵی دنیا هاتووە. سەیرم فەرمودەی پێغەمبەر چەند جوان هاتووە ئازانم کە چەند فێرمانەکە ئێمە ڕۆژانە ئاوا پەنا بگرین بەخوا لەوەی کەوە تووشی ئەم خەم و خەفەتە زۆرانە نەبین. سەیری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن فێری سەعادەت و بەختەوەریمانەکات. لەبەرەوە کە زانیت ڕزق و تەمەن هەردووکیان بەدەستی خوایە، نە تووشی ترسنۆکیە بیت چونکە ناترسی، و هەروەها تووشی بەخیلی و چروکیش نابیت. وأعوذ بك من ضلع الدين وغلبة الرجال. إمام البخاري فرمودەی پێغەمبەری کراوەتەوە صلی الله عليه وسلم ضلع الدين يعني چی؟ يعني زۆربوونی قەرز کە نەتوانم قەرزەکانم بەمەوە. یا ڕەبی پەناگرم بە تۆ کە قەرزارێکی وا بم نەتوانم قەرزەکانم بەمەوە. وغلبة الرجال، خوایە حاکمێکی زاڵم، حاکمێک دەسەڵاتدارە زاڵ نەکەی بەسەرمە کە زوڵم لێ بکە، کەسێ زاڵ نەکەی بەسەرمە کە زوڵم لێ بکە، کە ئەم دوو سیفەتە زیاتر پیاوان پێوە مبتەلا بن، پێی مبتەلا بن و ناڕەحەتە بن، چونکە قەرزیش و مەسەلەی زوڵمیش زیاتر پیا و زۆر تووشی ئەبێت و زۆر ئەشکەنجە ئەخوا بمانە.
شیلا خان ئێمە حەسەکەین لە جناوە پرسیینەم ڕێکخراوی ئێوە ناوی چییە و ئیشەکەتان چییە؟ بەناوی خۆی گەورە ئێمە ڕێکخراوی شەماڵی کوردستان بۆ پاراستنی ژینگە کار و چالاکیەکانمان تەنها لە بواری ژینگەیە و کار و چالاکیمان زۆر هەبووە لە ماوەی ڕێکخراوەکەمانە کە دەست بەکار بووین. یەکێ لەو هەڵمەتانەی کە ڕامان گەیاندووە بەردەوام ئێمە هەڵمەتمان هەیە. یەکێ لەو هەڵمەتانی کە ڕامان گەیاندووە لە وەرزی گرمایە هەڵمەتی دڵۆپە ئاوە بۆ مانەوە لە ناونەچوونی باڵندەکان چکە وەک ئەبیستین و ئەزانین لە وەرزی گرمایە باڵندەکان زۆرتر پێویستیان بە ئاو هەیە چکە لە وەرزی گرمە عادەتەن ئاو کەمەکە لە شوێنەکان بە تایبەتی لە شاخەکان لە شوێن دەشتەکان. ئێمە بیرمان بەڵێ لە بناری گۆیژە ئەو هەڵمەتەمان ڕاگەیاندووە بۆ ماوەی 2 مانگ ئێمە بەردەوام ئەبین مانگی 7 و مانگی 8 تا وەرزی گرمە نامێنێت. چەند تەشتی ئاواتان داناوە لەن؟ 102 تەشتمان داناوە. ژمارەکان ئێمە حەزمان ئەکە زیاتر بێ بەڵام کاری ڕێکخراوەکەمان باڵێن لە ڕووی مادیەوە لەوانەیە بتوانین لە تەنها سنووری هەر ئەو نەئیش بکەین نەتوانین لەوە فراوانتریکەین بۆ ساڵانی داهاتوو پێچێ بیری لێ بکەینەوە ئیشەکە فراوانتر بکەین گەورەتری بکەین بەڵام بۆ ئەم ساڵ تەنها ئەوەی لە دەستمان هاتووە 102 تەشتمان هێناوە لە بناری گۆیژە هەفتەی جارێ دوانین تەشتەکان پڕ ئەکەینەوە لە ئاو. چۆن ئەزان کە ئەم تەشتانە بڵین ئاوی لێخورێتەوە چی لێخوات؟ ئەو کاتانی کەین سەردانی ئەکەینەوەمانێت تەشتەکان پڕکەینەوە عادەتەن تەشتەکان هەندێکی هیچ تیانەوە هەندێکی نیوە بووە هەندێکی خێرخوازیت کە لێرەوە ئاوی پێ تەبیعی پڕیان کردوتەوە بەڵام بە دایمی کەین تەشتەکان زۆربەی تیانەماوە دیارە بەشێکی گەرما و هەوا لەوانەیە ببێ بە هەڵم بەڵام بەشێکی زۆری باڵندەکان و حیوانانی لێرن ئەیخۆنەوە. گەنجێک ئەوداڵی نهێنی بەختەوەری بوو لە زۆر کەسی پرسی لە کۆتاییە یەکێک پێیوت حەکیمێکی پیر هەیە لە وڵاتی چین لە فڵان لادێ دانیشێت ڕەنگە نهێنی بەختەوەری بزانێت و پێت بڵێت بە فڕۆکەی ڕۆشت و کە گەشتە لادێکە زۆر دڵی خۆش بوو ڕۆشتە ماڵی حەکیمەکە و پیرەژنێکی بەتەمەن بە خێرهاتنی کرد و لە ساڵۆنی ماڵەکەیە داینا و چاوەڕوانی کرد چەند سەعاتێک چاوەڕوانی کەس لی نەپرسی هەستی بە تووڕەیەکی زۆر کرد لە ناخ و دەرونی خۆیان لە کۆتاییە پیاوە حەکیمەکە هات بۆ لای جلو بەرگێکی سادە و پیاوێکی بەتەمەنی ئاسایی بوو لە تەنیشتی گەنجەکەەوە دانیشت و بە پێکەنینێکی خۆشەویستانەوە لی پرسی حەزت لە کوپێچانیە؟ گەنجەکە خەریک بوو دڵی بتەقێت ئەوەن دڕقی هەستا بوو یعنی چی دوای چەند سەعاتێک ئەوە ئیهتیمام و پرسیارەکەیەتی لە من کە ئەو هەموو وڵاتم بڕی و هاتووم بۆ لای هیچ پۆزیشێک ناهێنێتەوە و زۆر بە سانایی لەگەڵم دەدوێت. حەکیمەکە دووبارەی کردەوە و پێیوت حەزت لە چانیە؟ گەنجەکە وەڵامێکی تووڕەیی دایەوە وتی بەڵێ. دوای ئەوەی تۆزێکی لە چاکە خواردەوە حەکیمە پیرەکە پێیوتەوە حەزەکەیت بۆت پڕ بکەمەوە؟ گەنجەکە وتی بەڵێ. حەکیمەکە کوپەکەی پڕ کرد و بەردەوام بوو لەسەرەوەی هەموو قۆریەکەی خاڵی کردەوە هەتا سەر مێز و فەرشەکەش چاکەی بەسرا ڕژا. پیاوەکە هەتا دوا تڵۆپی چایەکە بەردەوام بوو لە ڕژاندنی چا. ئیتر گەنجەکە تەقیەوە بەسەر حەکیمەکەی وتی ئەوە تۆ نابینی چیت کرد نەکوپەکە ژوورەکەت پڕ کرد لە چایی. حەکیمەکە بە زەردەخەنیشی دڵنیاییەوە وتی من پێم خۆشە لە کۆتاییە تێبینیت کرد و تەواو چاو پێکەوتنەکە لەگەڵ تۆ تەواو بوو کوڕی خۆم. کوڕەکە هاواری کردووتی من ئەو هەموو ڕێگایم بڕیوە بۆ ئەم کارە نابەجێ هاتووم ئەم ئیشە بێمانایە من لی تێناگەم. حەکیمەکەوتی کوڕی خۆم کە کوپەکە پڕ بوو هیچی تر ناگرێت و دەڕژێت بتەوێ زیاتری تێبکەی هەموو شتێک خراپ دەبێت بۆ تۆش هەمان شتا کە تووڕەبوویت کوپەکەت هەتا دوان نەفەس پڕە بێت و هەتا زیاتری تێبکەی زیاتر هەڵەچێت. اینجا لە لای دەرگا لەخوا حافیزیا پێیوت کوڕی خۆم ئەگەرەتەوێ بەختەوەر بیت بەڕێوبەری هەست و نەست و شعوری خۆت بە و بزانە چۆن هەڵس و کەوت دەکەیت و هەمیشەش کوپەکەت خاڵی بکەرەوە و جێگەی بەتاڵی زۆری بۆ بهێڵەرەوە مەهێڵە کوپی ژیانت پڕ ببێت. دیلکارنجیە هێنین وەکو نمونەیەک لە سەر فەلسفەی غەربی کە زیاتر فەلسفەی غەربی فەلسفەیەکی مادیە یعنی بەرهەمی زیاتر و قازانجی زیاترێوێت لە هەموو کایەکانی ژیانە لەبەرەوە کاتێک کە مامۆسایەک چۆن کاریگەری لەسەر قوتابیەکی دروستەکە فێری خۆشەویستی نێوان قوتابی و مامۆسامە ناکە ئەوەی کە دیلکارنجی باسێکە بەڵکو فێری نواندن و تەمسیلی ئەو پەیوەندی ئاکات. دەی لە کاتێکە باسی عەبدوڵای کوڕ عەباسکەین پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم چۆن فێری حەقیقەتی ئەم خۆشەویستیمانەکات. لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم
عەبدوڵای کوڕی حەزرەتی عەباس ئیعتیکافیە کرد پیاوێکات و قسەیەکی بۆ کرد یەکسەر هەڵساو چۆن لە مزگەوت هێسە کەسی هەڵسێت هەڵساو ڕۆژ لەگەڵا چۆ لای دەرگای مزگەوتەکە یەکێک لەوانەی کە ئیعتیکافی کردبووتی عەبدوڵای کوڕی عەباس ئەی کوڕەمامی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتی بەڵێ وتی ئەی تۆ نازانی چونە دەرەوە نیە لە ئیعتیکافە چۆن چی دەرەوە لەگەڵم پیاوەیە ئەویش فەرمووی بۆ پێویستێکی ئەم برایە ئەڕۆم بۆ شتێکی پێویستە ضرورەتی کێ بێ بڕۆم ئەچمە دەرەوە لە کاتێکا لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەگەر بۆ پێویستی برایەک بڕۆیت خێر و باشترە لەوەی کە 40 دانە ساڵ نوێش بکەیت لە لای حەجرە لەسوەدا 40 ساڵ نوێش بکەیت لە لای حەجرە لەسوەدا ئەوە خێرترە کە تۆ بە کێشەی موسڵمانێکەوە بڕۆیت و ئیشەکەی بۆ حەل بکەیت پێودانگەکانی ڕۆژئاوا جیاوازە زۆر لەگەڵ پێودانگەکانی ئێمەیە ئەمەش مانای وانە لە کە ڕۆژئاوا بەڕاستی شتی جوان و گەورەی نییە زۆر شتی عیملاق و گەورەیان هەیە بۆیە واگەشتنام ئەم تەکنۆلۆژیا و ئەم پێشکەوتنە گەورەی کە هەموو دنیا بەڕاستی چاو لە ئینسانەتی ئەوانەکە بەڵام لە ئیسلامە زۆر قوڵتر مەسەلەکە ڕۆچوە ئازانم بەختەوەری بڕیارە و وەشکستیش هەر بڕیارە هەردووکیان بڕیارە کاتێک ئینسانە یاد یعنی سەیری ئەو قسەی شێخی ابن تەیمیە بکەن ڕەحمەتی خوای لێ بێ فەرمی بەختەوەریەکەی من لەناو دڵمایە ئەگەر سجن مەکەن ئەوە خەڵوەتە بۆ من دەرمەکەن گەشت و گوزار و سەیرانە بۆ من و ئەگەر ئەیشم کوژنەوە شەهیدیە لە ڕیخوایە ئۆباما لە ڕۆژی مردنی مایکل جاکسۆن شتێکی وت ئەڵێ ژیانێکی تەعیس و ناخۆش ژیایت ئەو قسەی ئۆبامایە بەرامبەر بە کەسێک کە بەڕاستی ژیانی هەمووی لە گۆرانی و لە خۆشی و لە ڕۆفاهێتا ژیاوە بەڵام سیرکەن خوای گەورە لە قورئانە لە ئاەتێکە باسی ئەم سەعادەت و بەختەوەریمان بۆکە وأما الذين سُعِدوا ففي الجنة خالدين فيها تعبیری ئەم ئاەتە ڕەبتی بە ئاخرەتەوەیە کاتێکا باسی سەعادەتەکە وتمان زیاتر ئەو دەستەواژانەی کە باسی سەعادەتە لە دنیایە بە سەلام و بەهێمنی و بە ئاشتی دەرونیت لە قورئانەوە ئیذا خاطبهم الجاهلون قالوا سلاما کەواتە ئەمە نیعمەتێکی گەورەیە ئازانم ئەمە نیعمەتێکی گەورەیە کاتێک کە ئێمە بە ئیمانەوە ئەژین لەبەرەوە کاتێ ئەگەر ئەم سەلام و هێمنیەت داخلیە بۆ من دروست نەبوو ئەوە دینداریەکەم و پیادەکردنی دینداریم هەڵەیە کاتێک کە من بەڕق و قینەوە سەیری خەڵکەکەم کاتێ هەر لە ناو مزگەوتەکەیە ڕق بەکارەهێنم حەسادەت بەکارەهێنم تەفرەقە و جیاوازی و ڕقەبەرایەتێکی زۆر کەواتە نەگەیشتم بەو سەلامەی کە ئیمانەیەوێت نەگەیشتم بەو سەعادەتی کە بەختەوەریە کە ئیمان داوایە کات دادە پێیان تۆ لەم ڕێکخراوەیە هەستەکەی کە بەختەوەری دڵت خۆشە بۆی کە خزمەت بە گیاندارانەکەی ئەم خێرە گەوراکەی ئەجر و پاداش تێ بۆ قیامەتی خۆت مسۆگەرەکەی دڵت پێ خۆشە بەڵێ بێگومان هەست بە ئاسودەی و ئارامێکی زۆرەکەم بە ئەنجامدانی ئەم کارە پیرۆزە مرۆڤ لە ژیانی خۆیان هەستە بە ئەنجامدانی هەر کارە سوودی هەبێ بۆ دەوروبەرەکەی بۆ ژینگە بۆ تەنانەت باڵدارە بێ گیان بێت ئەوە ئاسودەی و ئارامی بە دەرونی ئەبەخشێت بێگومان منیش هەست بە خۆشحاڵێکی زۆرەکەم و زۆر ئاسودەم بۆی کە توانیمانە لەم بارودۆخە سەختەیە بۆی کە دەجاتی ئەوەی ئەو باڵندە بێ گیانانە بکوژین و ژینگە لەوان دوور بخێنەوەیانیش دە ژینگە دوور بخێنەوە ئێمە هاتوون خزمەتیان ئەەکەین و ئاشتیانەکەینەوە بە ژینگە هەم ئاسودەیە بۆ دەرونی خۆمان و هەمش خزمەت بە ژینگەکەی حەزەکەی بەردەوام بی لەم ئیشەیە بێگومان هەست بە خۆشحاڵێکی زۆرەکەم ئێمە هەمومان کە لەم ڕێکخراوە بەشدارین کۆمەڵە ئەرک و بەرپرسیارەتی خۆمان هەیە کاتێکین بۆ ئێرە لەوانەیە زۆر ئیشمان هەبوو بێت کارمان هەبوو بێ ئەو ڕۆژە زۆر مادوو بووین بەڵام کاتێکین بۆ ئێرە ئەو مادوو بوون و بێتاقەتی و نەئارامیمان ئەڕەوێتەوە بەڕاستی هەم ئاسودەیە بۆ دەروونمان بۆ ویژدارمان ئاسودەیە و هەمیش ئاوە هەوایەکی پاکەڵم ژین و هەست بە بەختەوەری ئەکەین کاتێک توانیمانە خزمەت بکەین لەلایەن خۆمانێتر بە هەر شێوەیەک بێت سەرەتا دەستخۆشتانەکەم بێگومان ینی تا ڕادێکی بمانە زۆر چکە سەر ئێمە ڕۆژانە لە ژیانمانە لەوانێ زۆربەی کات هاوکاری کەسانێکمان کرد بێ هیچ بەبێ ئەوەی بە بەرامبەر کردومانە چاوەڕێی چاکێ شتێکمان لێ نەکردوون لەوانەش ڕۆژە لە ڕۆژان ئەو کەسە ئەو لە بارامەر و کارە چاکی تۆ کردوتە خراپێکی بۆتە بووی بەڵام ئێمە هاتوونم کارە خۆبەخشاکەی خزمەت بە کۆمەڵە باڵندا لەوانەی ینی مسقالە زەڕەیەکی زیانی بۆ تۆ نییە ینی ئەمە کارێکی زۆر زۆر جێی خۆشیە چاوەڕێی پاداشێشنی لێ لە باڵندەکە ناوەڵا هیچ چاوەڕێی بەڵام ئەوەیەدام هیچ زیانێکی بۆ تۆ نییە کە تۆ هاتووی خزمەتێکی وای پێەکەی زۆر زۆر خۆشحاڵین و هیوادارین هەموو کەسێک هەر کەسە لای خۆ دەست پێ بکات بە لەو جۆرە کارانە دڵنیا بە هەم وجدانی ئاسوودا بێ کارێکی زۆر باش دادا ڕزوو وەختێکی بۆم ئیشە لەگەڵ ڕۆژێکی ترە هەستەکەی ئێوارە ئەڕۆیتەوە بۆ ماڵەوە یا شەوڕۆیت
دڵت خۆشترە دڵت ئیسراحەتترە بە کارەکەت یعنی هەستەکەی خێرەکەت کردووە لەگەڵ نوێژەکانە زیاتر لەگەڵ عیبادەت و زیکرەکان تا زیاتر خوای گەورە وەریگرتو ئەم ئیشە بێگومان هیچ هەست ینی جارەکەی پێش کاتم هیچ ماندوو بوونێک ینی هەر خۆشم ڕۆژمان پێم تێت بوو نە هیچ ماندوو بوونێک و تاقەوینێکی زۆرتریشم هەبوو وەک لە ڕۆژانی پێشوکەبوونێک لە دەوامە ڕۆبوانێ کە کارێکی لەوەش ئاسانتر بێ بیکەی بەڵام لە ڕووی ئەوە ینی زۆر مرتاحی خۆت کۆویش دانم پێ ئاسوودەی هەم لە ڕووی لاشەشەوە هیچ ماندووبوونێکی وە پێێتەوە دیار نابێت. أزنم بالراضيبون راضيبون رضيت بالله ربا براضيبون بديت رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد نبيا ورسولا جاري وهي أما لسرويك باركي سيارة كمان لشونك راقرين وكسك شونك يقرتوا رقما هلاسية جاري وهي ازدحامي سيارة تيك ماني أنا راحت مانك بخور شوردنيك لحمامك أخوت شويكاتي آوا قرمكنا عملتو هلاشيتو تو رابي لكاتك نابي ببجوربين أزنم نابي بربين ئەبێ هەستەکانمان بەڕاستی ئەم بەرز و نزمیەی خۆی ڕابگرێ ئەنا ئێمە ئەی باشە ئیمانداری بۆ چی باشە لە دنیاە ئەگەر ئێمە بەڕاستی زەبتی ئەم شتانەی خۆمان نەکەین لە کاتێکە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت ئەگەر تووڕەبووی ئاوا بکە ئەگەر ڕقت هەڵسا ئاوا بکە ئەگەر ئاوا خۆتگر لە تووڕەیە ئەو خێر و چاکە دەسەکەوێت کەواتە هەموو بنەماکانی ئیمان و ئیسلام هانمانەیە کەوا زەبتی دەرونی ڕازیبوونمان هەبێ لەم ژیانەیە. خۆشەویستانم ئەو نابەختەوەریە کە ئێستا ڕووی لە خەڵکێکی زۆر کردو خەڵکێکی زۆر هەیە تووشی مخەدەرات بۆ تووشی تلیاک و بڵین جگەرە کێشان و عارەق و بێتاقەتی و سەرخۆشی و ئەمانە هەمووی ئینسان زۆر جار خۆی دەستی هەیە لەم نابەختەوەری خۆیان وەکو باسمان کرد. لەبەرەوە سیرکەن خۆشەویستان خۆی گەورە فەرمێکی ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون. طبعا ما أتباسي خۆشەویستی و محەبەت و پەیوەندی بینی ژن و پیاوەکە کە چۆن بژین بەیەکەوە بنەماکانی ئەم جۆرە پەیوەندیمان بۆ دیاریەکات ئەفەرمێن لە جنسی خۆتان لە نەوعێتی خۆتان ڕێمان ناون بۆمان دروست کردوون کە مناڵتان هەبێت تەکاثور و زیاد بکەن. باشە خوای گەورە ئەگونجا ئینسان لە بینی ئینسان و مانگایەکە مناڵ ببێت خوا ئەمەی نەهێناوە بەڵکو لە بینی ئینسانە لەگەڵ ئینسانێکی ترا ئەمەی دروست کردووە وجعل بینکم چیشی تا دروست کردوون لەناو ئێوەیە بینکم مەودەتەن وەڕەحمە. مەودە خۆشەویستیە ئەو خۆشەویستیە کە متەبادە لە بینی ژن و پیاوە کە کاتێ ئەگەن بەیەک یعنی تا مردن بەردەوامە بێ لەگەڵیانە. بەڵام ڕەحمە دوای مەودەیە بۆ چونکە ڕەحمە لە ئەخیرایەدا ئەم سیفەتە لە ئەخیرایە چونکە مەودە کەمە بێتەوە چونکە ئینسان بەشەر گۆڕانکاری بەسەرایەت بە قووەتە پیاوێکە بە قووەتە زەعیفە بێ لاوازە بێت دەوڵەمەنە فەقیرە بێت ژنێکە جوانە ئەم جوانی خۆی لە دەسەیە بەهۆی نەخۆشی و بەهۆی پیری و لە دەستیە کەواتە مەودە لێرەیە دەست پێکات ئەو مەودە و خۆشەویستیە بەردەوامە بێ ئەو ئیتیصال ڕۆحی زۆر بە قووەتە بێ کاتێک کە ژن و پیاوەکان پیرە بنیا خود نەخۆشەکەون. حەزرەتی ئیبراهیم کاتێکە سيري خۆشەویستان سعادەت و بەختەوەری لەم چیرۆکی حەزرەتی ئیبراهیم سەیریکەن. ربي إني أسكنت ذريتي لەکوێ جێم هێڵاون بواد غير ذي زرع. حەزرەتی ئیبراهیم خۆشەویستان هاجرە خاتون و ئیسماعیلی کوڕی لە شیوێکی چۆڵ کە ئێستا پێوترێ مەکە لەوێ هیچی لێ نەبوو نە ئاوی لێبوو نە ئاوەدانی هیچ شتێکی لێ نەبوو لەوێ بەجیانە هێڵێت بۆ ربنا ليقيموا الصلاة تا نوێژ تا ئیمان تا پایەکانی ئیمان جێگیر بکەن. هاجرە خاتونە فەرمی ئەی ئیبراهیم ئایا تۆ چۆن جێمانە هێڵیت بۆ کێ جێمانە هێڵیت ئەفەرمێت ئەمری خوایە ئێوە بەجێ هێڵم ئایا هەر لە خۆتەوە بەجێمانێ نەخێر ئەمری خوایە دێ فەرمێ خوای گەورە زایعمان ناکا. ئەمە هاجرە خاتون ئەو تێگەشتن جوانەی هەیە لەم سەحرا بەجێ هێڵێ نافەرمێ ئەی ئیبراهیم تۆ خەڵکی عێراقی عێراق دوو ڕووباری گەورەی دیژلە و فوراتی لێیە بۆ لە عێراقا جێت نەکردینەوە کە حەزارەت و شارستانەتێکی گەورەی تایە. ئەی باشە بۆ لە شامە کە تایە ژیاویت
کە دوو ڕووباری بەردە و غەوتەی تیا لە لای دیمەشقا بۆ لەو سەرچاوە ئاوانە نزیکە نەخستینەوە بۆ لەو شارستانەتی نێوان لوبنان و فەڵەستین و سووریا جێت نهێڵین ئەی بۆ نەتبردین بۆ میسر وەکو سارای خێزانە کە سەردانیەوێت کرد کە نیری لێ و حەزارەتی فرعونەکان لە 3,000 تا جێی ئەم مناڵوژنەی خۆی نەکردەوە بردی بۆ شوێنێکی بیابان چونکە پێمانەڵێت شارستانیت مەرج نییە سەعادەتی گەورە لە ناو شارستانێتە هەبێ شارستانە بەشێ لە خۆشیەکانی ژیان دروستەکە بۆ ئینسان بەڵام کامڵترین سەعادەت و بەختەوەری ئەوەیە کە ئینسان بەڕاستی لە ناو ئیمانە دەستێکەوێ ئەیبات لەو سەحرا بیابانە تا پێمان بڵێ کە گەورەترین حەزارەت و گەورەترین شارستانێت و گەورەترین دڵخۆشی لە ناو بیابانە بەهۆی ئیمانەوە دەسەکەوێت. هەڵمەتەی ئێوە شیلان خان ئەو خوشکانی کە خەریکی ئەم هەڵمەتن چەند کەسن ینی خەریکی ئەم خزمەتەن؟ ئێمە ڕێکخراوەکەمان تقریبن 20 ئەندامی ڕێکخراومان هەیە بەپی مەجای ئەندامانی ڕێکخراو بەشداری هەڵمەتەکانەکەین مەرجنی لە هەڵمەتێکە هەموو ئەندامانی ڕێکخراو بەشداری بنوە زائیدەن غەیری ئەندامانی ڕێکخراو ئێمە هەڵمەتەکان کاتێ ڕای ئەگەێنین بڵاوی ئەەکەینەوە لە ڕێگەی فەیسبووکەوە لە ڕێگەی مسنجەرەوە بە خەڵکی ئەڵین کە هەڵمەتێکی یاوان هێواتە هەر ئەندامانی ڕێکخراو بۆیانێ بەشداری هەڵمەتانە بکەم خزمەتانە بکەن بەڵکو هاوڵاتیش دەتوانێت بەشداری بکەن. تا ئێستا چەند کەس عنیکات هاتوون بۆ ئەم بەتایبەتی بۆ ئەم دڵۆپە ئاوەکە بۆ چۆلەکە و بۆ باڵندەکان چەند کەس بەشداری کردووە دڵتان خۆشە بەم بەشداریان؟ وەکو ئەوەی بەشداری هاوڵاتیان ئەبێ بڵێن بەداخەوە هێشتا ئاستی هۆشیاری خەڵکی لە بواری ژینگەیە نەگەشتۆتە ئاستێکی وا کە تۆ هەڵمەتێکی ئاوا ڕابگەنی خەڵکیەکی زۆر بەدەمتەوە بێن کەمترین خەڵک هاتۆ بە دەمانەوە بەڵام ئەندامانی ڕێکخراو بە پیتوانە هاتوون بەدەم ئیشەکەەوە ئەوانەی لەم ڕێگەوە هاتووەکەن کەسیان یارمەتی نادەن بڵێن زیاترەوانی کە وەرزشەکەن با من ڕۆژێک هاتم لێرە ئاومان تێکردەوە تەشتەکان برایەکم بینی وتی من لێرەوە وەرزش ئەەکەم ئێواران دێم بەیانیان دێم تەبیعی سیارم پێ چەندە بە ئاوێکە هێنم ئەو تەشتانی کە بیبینم ئاویتیانمەوە پڕیان ئەەکەمەوە ئێمە سپاسی سەرجەمە و هاوڵاتیانە ئەکەین کە یارمەتی دەری ڕێکخراوەکەمانن لە هەر هەڵمەتێکە کەڕاگەێن لە هەر چالەکەیکە کەڕایەگەێنن ئەوان بەردەوامی لەگەڵمانن. ئەو بڵین تەشتانی کە هەتانە زیاتر 102 تەشتمان داناوە لە شوێنی دیاریکراوەیە هەمووی تەبیعی لەسەر ڕێگەکاندامانەوە بۆی لێمان ون نەبێ و کاتی کەینەوە پڕیانەکەینەوە بۆی لێمان ون نەبێ عادەتەن شوێنە سێبەرەکانیشمانداوە بن درەختەکان بۆی هەتا و زۆر لی نەدات ئەوەی جێگەی دڵخۆشی ئێمە ئەبینین کاتینەوە سەردانی تەشتە ئاوەکانەکەین زۆر کەمیان تیاماوە مەرجیش نیە تەنها باڵندە لی بخواتەوە ئیت ئەو گیاندارانی ئێرە لەوانێ ئەنواع گیانداری لێ بێمە هەندێک ڕسمان گرتووە زەردەواڵەیەک بەسەر تەشتە ئاوەکەوەی ئاوە خواتەوە جێگەی دڵخۆشیە بۆ ئەوەی پرسیاری ئەمە لەم بەرنامەیە ئەوەیە کە بەختەوەرن دڵتان خۆشە سەعادەت ڕوو لە دڵتانەکە کام ئیشاکەن هەستەکەن خێرێکی گەوراکەن یعنی ئینسان هەتا دەستنیاتان کارانە نازانێت چەند چێژ ئەبینێت چەند بەختەوەرە بێت چەند ئاسوودەیە لەگەڵەوەی کاک شێخ زۆر هیلاکین ئێمە جەستەیەن زۆر هیلاکە بین حتا یەکەم جار کە هاتین سیارەمان نەهێناوەتە ناوە بەدەست ئەو دەبە ئاوە گەورانەمان هێناوە زۆرمان دوو بووین بەڵام هەستەکەین زۆر ئاسوودەین زۆر بەختەوەرین چکە ئینسان هەندێک جار ئەگەر خزمەت بە مرۆڤ بکەیت چاوەڕێی پاداشتێکی چاوەڕێی سوپاسێکی بەس ئێمەم هەڵمەتی ڕامان گەیاندووە خزمەتە بە باڵندە چاوەڕێی هیچ پاداشت و سوپاسێک ناکەین لەبەرەوە زیاتر ئێمە دڵمانم کارانە خۆشە بێت کە خزمەت بە بواری ژینگە بە تایبەتی باڵندەکان بکەین چکە باڵندە هاوسەنگی ژینگە ڕائەگرێت خوای گەورە بێ حیکمەت هیچ گیاندارێکی دروست نەکردووە کە بە ئیمان بەختەوەر بوویت مردن ئاستەنگێک نییە. شێخ عەلی تەنتاوی دەگێڕێتەوە کە لە سەفەری مبارەکی حەجە لە ڕێگەی ڕیاض لە پاسێکا بووە سایقەکە زۆر سەری بردە پێشەوە لە جامەکەی پێشەوە و ئۆتۆمبیلەکەی خاو کردەوە چەند جارێ لە ڕۆشتنا بەو جۆرەی کرد هەتا حاجەکان پیانوت کاکی برا بۆچی واکەی لەم بیابانە گەورەیە ڕامان مەگرە
هەتا دوچار وەستا و سیارەکەی وەستان وتی ئەو پیاوە ڕیشسپێ نابینن ئەوە چەند جار لەم ڕێگەی هاتە ڕێگەم دەرگاکە بکەنەوە با سەر بکەوێ لەگەڵمان بێت و بڕۆین حاجەکانی سەرنشینی پاسەکە وتیان کوانێ ئێمە کەس نابینین کاکەوە گەرما و تیشکی خۆرکاری تێکردویت و تارماییت بۆ دروستەکە بڕۆ برا بڕۆ کاتمان بەزایە مەدا بەڵام تومەس کات زایە نەبووە و کاتی ئەو سایقە تەواو بووە و هاتوون بە شوێنیا ئەو بوو کابرا پاسەکەی وەستاند و دەرگای کردەوە و کەس سەر نەکەوت بەڵام گیانی ئەو لە شەقەی باڵیا و دەرچوو سيري أو آياتي قرآن كان فمنهم شقي وسعيد لقرآن باسي نقبتي بختوري هردوشي هاتوا فلا يخرجنكما من الجنة فتشقى نقبت بن يعني لبرانبر بختوري نقبتي هاتوا بيغمري خواص الله عليه وسلم فرمي إن من سعادة المؤمن يعني بعد عبد بنديك بختوري بندكان لدنيا لتشيا لويا كوا تمنيان دريج بي لقل أويا إنابو توبيان زور بيت يعني هركس تمني زور بو باتەوە بە زۆر بکات ئەمە بەختەوەرە بەڕاستی بۆ قیامەتی زۆر بەختەوەرە إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون حديثي پێغەمبەری خوا هەیە صلى الله عليه وسلم فەرمێت باشترین عیبادەت ئەوەیە کە چاوەڕوانی ڕزگاربوون بکەیت ئەمەلت هەبێ ئومێدت هەبێت يعني شکست نەخۆی کانگای نەکبەتی و شەقاوەتەوەیە کەوە ئێمە کوفر بە نیعمەتەکانی خوای گەورە بکەین و ئیحساس بەو هەموو نیعمەتە نەکەین کە لە دەور و بەرمان هەیە ئەگەر لەم ئەڵقەیە متابعەتان کردبێ سێرکەین ئێمە چەند بەختەوەرین کاتێکە نەخۆشیمان نییە جلو بەرگمان هەیە ژیانمان خۆشە سەرکەوتوین لە ژیانە ئەم هەموو ڕفاهیەتەمان هەیە بەڵام چونکە ڕاهاتووین لەگەڵم نیعمەتانەیە جاری وای هەست بەم نیعمەتە گەورانە ناکەین علمێکی تازە هەیە کە پێوەڵە علمی سعادەت الجدید دراسەیەکی تەجریبی زۆر جوانی کردووە ئەڵێ ئەوانەی کە خۆیان ئەکوژن زیاترن لەوانەی کە ئەکوژرێن لە دنیاە یعنی خۆکوشتن ئەوە زۆرە لە دنیا ئازانم سەیری ئەو بکەن کە یعنی ئاستی بەختەوەری چەنە شارستانێت فراوانە بەڵام چەنە حەزارەت زۆرە لەسەر ئازا بەڵام هێشتا ئینسان نەگەشتە ئەوەی کەوا بەدبەخت و ڕەشبین نەبێت لە حەقیقەتی ئیمانە ئینسان بەختەوەری دەستەکەوێت سەیری کەسێکی وەکو فرۆید بکەن کە کەسێکی متەشائیم بووە بێئومێد بووە زۆر بێئومێد بووە قسەی زۆرە هێشتا قسەکانی لێران ناهێنین لەسەرەوە بەڵام فرۆید داوای مستحیلەکە ئەڵێ مستحیلە ئینسان بگات بە بەختەوەری تەواو طبعا دامەزرێنەر و بنیاتنەری قوتابخانەی شیکاری دەرونی و معالجی دەرونیە فرۆید کەچی بەناومێدی ئەم ئینسانە خۆی ژیە ینی زۆربەی ژیانی لەناو ئەفیون و کۆکاین و جگەرەکێشان و کۆتایەکەی بە سەرەتان چکە لەهۆی ئەم شتانی کە بەکاری هێنا بە سەرەتان کۆچی دوایی کرد طبعا فرۆید خۆی باوەڕی بە فەلسفەی تەعاسە و بێئومێدی هەیە خۆی قەناعەتی بۆ هەیە ئێتە چۆن چارەسەر ئینسانی پێکرێ بەڕاستی بەڕاشکاوێتی فرۆید وەختی ئینسان ڕاشکاوی فرۆی دەبینێت تەقدیری ئەو ڕاشکاوەیەکە کە ئەڵێکی ئەڵێ ئێمە دروست کراوین هەتا بۆ ئەسا و بێئومێد بین ئەمە قسەی فرۆید خۆیەتی یعنی تحقیقی سەعادەت مستحیلە لای ئەو لای نەزەرەکانی ئەو بەڵام ئەڵێ با کەمی بکەینەوە ئەو نابەختەوەری کە هەمانە لە دنیا با کەمی بکەینەوە بەڵام ئازانم وعدی پێغەمبەران بەم جۆرە نییە 124,000 پێغەمبەر هاتووە تا ئەم حقیقەتە بسەلمێنە کە ئینسان بۆ بەختەوەربوون هاتووە ئەم هەموو کتێبە ئاسمانیە قورئان هاتووە پێغەمبەران هاتوون خوای گەورە خۆی ڕیسالەی ناردووە بۆ سەر ئارز بەشەرتێ ئێمە عەلاقەیەکی بەقووتمان لەگەڵ زیکر و لەگەڵ قورئان خوێندن و لەگەڵ یادی خوایە هەبێت زۆر بەختەوەرە بین خۆشەویستانمێکە لە زان ئەمریکیەکان کە متەخەسیسە یان پەیوەندیدارە بە موشکیلەکانی خێزان خەبیرێکی گەورەیە لە ئاستی دنیای گۆدمان ئەڵێ لە بەرامبەر هەموو خەفەتێ تۆی کەی بە دڵی مێردەکەتەوە یاخود ژنەکەتەوە ئەبێ 5 جار دڵی خۆشکە این جاوی لە بیرەچێتەوە مەقسەی ئەوە وەکو علم باسیەکەین یەک وشە بەرامبەر بە 5 وشە 5 مانگ تۆ عەزێتی خێزانەکەت بێ ئەبێ 25 مانگ دڵی خۆشکەی اینجا ئەکەوێتەوە سەر ئاسی طبیعی خۆی بەڵام ئێمە سبحان الله خوا وا دروستی کردوین وای دروست کردوین کە لە 150 بەختەوەریمان تەواو بۆ کاتێینە دنیا یعنی ئێمە مناڵێک کە سەیری بکە کە هێتە دنیا دامێ دڵی خۆشە یعنی زۆربەی ڕۆژ مناڵ پێکەرێت 300 ئەوەندە جار ڕۆژانە پێکەنێ بەس ئێمەین واقعە دەور و بەرە کە واوای لەکەین پێکەنیەکانی کەمەکە کاتێککە گەورە ئەبێت ئیتر خەموو خەفەت داگیریەکات ئەنان لە 150مان بە کامڵی ئێمە دروست بۆ ئەوەی کەوا بەختەوەر بین هەر بۆیە مناڵێکە ئەبینی کە سەیریەکێکە کاکە گرژ و مۆنە پێی بێت تااقەتە بێت حەزی لە معاملە نیە لەگەڵ کەسێکا کە گرژ بێ بەس لە کاتێکا تۆ لە ناو سیارەکەی خۆتە سیارە لێوخڕی سەیری مناڵێ بکە لە سیارەی ترا هەر بۆی پێ بکەنە پێکەنێ بۆت زمانی بۆ دەربێنە زمانە بۆ دەرێن یعنی یەکسەر تەعاملێک لەگەڵ تۆ ئاکا لەو بەرامبەری کە هەیەی لەبەرەوە کەی گەورەکان بەو جۆرە تەعامل لەگەڵێک ئاکەن کەواتە زۆر دڵخۆشە بۆی کە کەسێ بەرامبەر بە خۆی بینێ مناڵ
ئەگەر ئێمە تێکینەین ئەگەر ژینگە تێکینێ ئەگەر پەروەردەی سەقەت تێکینەیە قەت تێک ناچێت کەسێکی زۆر بەختەوەرە بێت و بەختەوەریەشی چونکە جیهازی مناعی نەفسیمان خۆشەویستان جیهازی مناعی نەفسیمان هەیە ئێمە یعنی وەکوتمان لە ساڵ 50 جیهازە مناعیەکەمان دروست بووە بەڵام خۆمانین کەوا تێکێدەین هەر بۆیە جاری وایە ئەم جیهازە مناعە چۆن ئیشەکات هەر بە نمونەیە باسیەکەین کاتێکە کچێک کوڕێکێتە داوای جاری وایە هەر بۆنەی ئەم کچە پەشیمانە بێتەوە لەو کوڕاڵێ وڵا لە وەختی نان خواردنە یاخود لە دەست شۆردنە هەستم کرد پیس و پۆخەڵە چونکە جیهازی مناعی ئافرەت پیا و هەموو کەسێک بە زۆری وا دروست بوو کە حەزی لە پاک و خاوێنیە لەبەرەوە با چوارڕیانی بەختەوەری بدۆزینەوە کە لە دین و ئیمانە بە کامەڵی دەستمانەکەوێت زۆر پێویستمانە. حەزرەتی موسا لە شەوێکی تاریک و لە لای کێوی توور بۆ چڵۆسکی ئاگرژن و مناڵەکانی بەجێهێڵێ و ڕوو لە دەشت و سارا و کێوی غەریبی توورەکە بەڵام لەوێ هەموو شتە گۆڕێت و پەیامی خوایی پێخەڵاتەکرێ وەختێ چوارڕیانی دنیات لێ دێتەوە یەک سەقفی دواڕۆژت لێو نەبێت مناڵەکەت سەرکەش و نەکبەتە بێت شکاتت لە هەموو شت دەرمەبڕە زەوی و ئاسمان پڕمەکە لە شکات و گازندەی بێمانە مەکە لە خۆت و چواردەوری خۆت بۆ کەلێنە گەورەکان بگەڕێ گوناهکردن پارەی حرام معاشی بێجێ شکاندنی سنووری خوا بدۆزەرەوە و خۆت بە خۆت بڵێ و شەرم و خاترانەی خۆت مەگرە و نەفست ڕاپێچی لێپرسینەوە بکە با خۆت و ئەویش لە قیامەتە سەرشۆڕ نەبن چونکە ئێرەی دنیا کورت و نوتەکە و تیری دەرچوونمان لە کەوانی دنیا دەرچووە و هاکە گەیشتینە قیامەت. لە سەردەمی حەجاجی ستەمکاری حاکمی ئەو کاتێ عێراقا سێ گەنج توانج و قسەیان بە حەجاج وتبوو. حەجاج بڕیاری کوشتنی بۆ دەرکردبوون بە گەنجەکانیان وت پێشەوەی بکوژرێن چیتانەوێ با بۆتان جێبەجێ بکەین. یەکەمیان وتی دەمەوێت بۆ دوجار دایک و باوکم ببینم. دووهەمیان وتی بیاڵن دوو ڕکعەت نوێژ بکەم. سێهەمیان داوایەکی کرد بۆ ئامادەکردنی چەند ڕۆژێکی ویست. داواکەی ئەوە بووتی شۆربایشی گەرم و گۆشتێکی بەو جۆرە کە زۆر تازە بێت هی نێچیرێکی بەو جۆرە بێت و بە ئاگرێکی هێواش ببرژێت و بۆم بێنن تەنها ئەوەندە و ئیتر ئامادەی سێدارم. یەکێکیان لێی نزیک بوویە و پێیوت کاکە کەی کاتیەوەیە ئەوە کاتیەوێت کاتێکی زۆریەوێتە ئامادە بکرێ. وتی من تەنها ئەوەمەوێت. اینجا گەنجەکە لەو پیاوە نزیک بوویەوە و پێیوت ئەم پارچەنانەی کە بەدەستمەوەیە بەری ئەدەمەوە تا ئەکەوێتە خوارەوە بە خێرایی یەکاتە زەوی بەڵام ئەو خێراییە لە قەدەری خوایە لە هەموو دنیایە هەزاران هەزار لەو ماوە کەمەیە ڕوودات و کارەسات و قەدەری سەیر لە ماوەی لەوە کەمترا ڕۆدەن. چەند ڕۆژێکی پێچوو ئەو گەنجە مایەوە لە زیندانە و هێشتا خواردنەکەیان ئامادە نەکردبوو. ئەوە بوو لە هەمان کاتە حەجاجی زاڵم مرد و هەموو زیندانیەکانیان ئەوانی کە مابوون ڕزگار کران. ئەو گەنجەش یەکێک بوو لەوانەی کە دەرباز بوو. لەبەرەوە ئومێد بەخوای گەورە مەبەستنەوە بە ڕووداوە زاهیریەکانی جیهانەوە. لە جیهانی غەیبە هەموو شتێک هەڵە سوڕێنرێت قەدەر هەڵە ناکات و هیچ شتێک لە تەقدیری خوا دەرنەچووە. خەیاڵی خراپ مەکەن لە پشتەوە دەرگاکان کراون و لەسەر پشتن هیچ دەرگایەک لە دەستی مرۆڤ نییە هەتا دای بخات.